بچینە ئەوەری سەرەکی بەرنامەکەمان کە ئەویش بابەتێکی گرنگە کە هەمومان پێوەیە ناڵێنین بەڕاستی. ئەم بابەتە وای لێ هاتووە مەترسی گەورە دروستەکات. ئەم بابەتە بۆتەوەی لێکترازانی خێزان، بۆتە هۆیەوەی کە شەڕ و ئاژاو بنێتەوە. لەگەڵ ئەوەیە کە ئەشتوانین بۆ بابەتی بەسوود و بۆ بابەتی فێرکردن و فێرکاریش بەکاری بێنین، یاخۆت بۆ بەدەستێنانی زانیاری و ئەو بابەتە گرنگانەش بەکاری بێنین. بەڵام چۆنیەتی بەکارهێنانەکەی جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ڕەنگە زۆر جار لە دادگاکان لە میدیاکانە باز لەوە بکرێت کە چەند هاوسەرێک یاخود بابەتی هاوسەرگیری لەسەر ئەم بابەتە گرنگە جیابوونەتەوە کێشیان بۆ دروست بوو کە ئەمیش سۆشیال میدیایە. سۆشیال میدیا لەم دوایانەیە کە بە تەواوەتی توانین بڵین کۆنتترۆلی کۆمەلگا و کۆنتترۆلی هەموو لایەنەکانی ژیانی کردووە، هەم لایەنی باشیەوە هەم لایەنی خراپیشی. ئێمە ئەمڕۆ بە وردی لەگەڵ میوانەکەمانە باز لە لایەنە باشەکانێکین و باز لە لێککەوتە خراپەکانی ئەم بابەتە گرنگاکەین کە ئەویش سۆشیال میدیایە کە بزانین بتوانین چۆن بەکاری بێنین بۆ ئەوی سوودی لێوەربگرین نەگەوەی کە ببێتە لێکترازان و شەڕ و ئاژاوە و کێشەی گەورەی بە دوا خۆیان بێت. دکتۆر هێرش ڕەسوول مامەسای زانکۆ و پسپۆری ڕاگەاندنە ئەم بانیە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە ئەبێت لەسەر ئەم بابەتە قسەی لەگەڵاکەین. دکتۆر بانیت باش و سڵاو لێبێت، سپاس بۆی کە ئامادەی لە بەرنامەی بەیانی کورسات نیوسە. بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود سۆشیال میدیا لە دوایەوەی کە چەندین ساڵە لە نێو کۆمەلگای کوردیا بەربڵاو بوو و بە تەواوەتی ئێستا توانین بەربڵاوی خۆی چەسپاندووە لە نێو هەموو ماڵ و کۆڵان و کوچە و گەڕێک و ناوشاردا، چۆن بتوانین ئێمە ئەم بابەتە گرنگە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کە لایانی باشیان هەیە بتوانین بەکاریان بێنین و خۆمان بە دوور بخەین لە ئەوەی کە تووشی بەرکەوتەی خراپ ببین لە ڕێگەی سۆشیال میدیاوە. دووبارە سپاس بۆ بەڕێستان و بۆنەرانی ئازیزیش. ڕاستەکەی سۆشیال میدیا یان میدیای نوێ ئەمرازە نێچەشنەکانی ڕاگەیاندن و بەکارهێنانیان مامەڵەکردنیان لە ئاستە جیاوازەکانیدا یەکەکە لە بابەتە گرنگ و مشت و مرسازەکان لە دنیای ئەمڕۆدا لە ڕووی یان لە ڕەهەندی کۆمەڵایەتی و ڕەهەندە جیاوازەکانی دیکەشەوە، چونکە خۆی سۆشیال میدیا و سەکۆ جیاوازەکانی سۆشیال میدیا و تۆڕە جیاوازەکان بەرهەمی شۆڕشی زانیاری و پێشکەوتنی بەرچاو و خێرای زانست و تەکنەلۆجیا و بەرەو پێشچوونی زۆرتری تەکنەلۆجیای هاوچەرخە لەگەڵ هەموو هاتنەکایی هەموو بەرهەمەیەکی نوێ دیاردەیەکی نوێ کۆمەڵێک لێککەوتە و کاریگەری نوێش دێتەکایەوە. ئایا ئەو کاریگەری و لێککەوتانە ئەرێنی بنیان نەرێنی، ئەوە دەکەوێتە سەر کۆمەڵێک بڵین بابەت، کۆمەڵێک کاریگەری جیاواز. ئەوەیە ئاستی وشاری تاک لەو کۆمەڵە لەو مجتەمەعەتە چڕادەیەکە ژینگە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکە چۆنە و ڕووی پەروەردەیی و ئەمانە چۆنە و شتێکی تریش لە ئێستادا هەیە کە ئاستی پەروەردەی میدیایی یان خوێندەواری میدیایی هۆشیاری میدیایی لە ناو تاکەکانی ئەو مجتەمەعەدا چۆنە. بۆیە ئەمە وەکو دیاردەیەکی جیهانی یان دیاردەیەکی گەردوونی لێ هاتۆ، چونکە خۆی بە بڵین ئەوەی کە پێی مارشال ماکلۆهان ناوینە گوندی بچووک و لە دواییدا ئەم تێرە بەرە و شاشەی بچووک ڕۆیشت، خۆی ئەمە لە هەموو دنیادا هەیە، بەڵام لێککەوتەکانی ڕەنگە وەکو یەک نەبن ئەگە خاڵی هاوبەشی زۆر بێت. سەبارەت بە لایەنە ئەرێنیەکان یان سوودەکانی ئەو پلاتفۆرمانەش ئەو سەکۆیانەش بە هەمان شێوە لایەنە نەرێنیەکانیشی هەر بە هەمان شێوەیە. باشە دکتۆر، تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنانەت بۆتە ئاستەنگ لە بەردەم خێزاندا، ینی بۆ نمونە تاکێک یاخۆ تاکێکی ناوە خێزانە ڕەنگە بۆ ماوەی 12 کاتژمێر یاخۆ 18 ساعت ئەم مۆبایلی بەدەستەوە بێ بە دوورە لە خێزانەکەشی.
ئەمە بەڕاستی لە ڕووی سایکۆلۆژی و ئەمە ئالوودەبوونە یاخود کابرا لە فەیسبوک 500 فۆلۆوەریە بەڵام لە بازار بۆ کەسێکە بینێ کە دەچێتە بازار کەسێک نییە مەرحەبای بکات ئەم ئالوودەبوونە سەرەتای تاوانە هەمومان ئەوە دەزانین بەڵام باس بەڕێستان لا هۆشیاری کرد ئێوە وەکو مامۆسایی زانکۆ و پسپۆرێکی ڕاگەاندن لە زانکۆکاندا چی دەکەن بۆی بتوانن خوێنکاران هۆشیار بکەنەوە چونکە خوێنکاران وانەی کە لە زانکۆ تەخەڕوج دەکەن بەڕاستی هەراوان کۆمەڵگا پێک دێنن ئێوە وەکو مامۆسای زانکۆ چی ئەکەن بۆ ئەم بابەتە کۆرس سیمینار بۆی بتوان لەم بابەتەوە هۆشیاریان بکەنەوە وڵای ناوەندەکانی خوێندنی باڵا و زانکۆکان پەیمانگاکان بەگشتی کار لەسەر ئەم بابەتە دەکەن ڕەنگە ئاستی جیاوازی هەبێ لە زانکۆیەکەوە بە زانکۆیشتر لە بەشێکەوە بەشێشتر لە کۆلێجێکەوە کۆلێجیشتر لە پەیمانگاکەوە پەیمانگایشتر جیاواز بێت بەڵام بە شێوەیەکی گشتی کار کراوە بەڵام ئەم کارکردنە من لە شوێنی ترێژ ئەوم دووبارە کردوتەوە چەند جار باسم کردووە ئەمە هەڵمەتی پێویستە هەڵمەت چییە سروشتی هەڵمەت دەبێ هەمەلایەنە بێ بەردەوام بێت واتە تەنها ئیشی ناوەندەکانی خوێندنی باڵانیە ئیشی پەروەردەیە ئیشی خێزانەکانە ئیشی ڕاگەاندنە خۆی ئێسان بەرنامەیە کە لەگەڵ بەڕێستانە بڵین بەشدارین و قسە دەکەین و گفتوگۆ دەکەین ئەمە بەشێکە لەو هەڵمەتی وەشیاریە لە ئاستی کۆمەڵی مەدەنی لە ئاستی دامەزراوە ڕسمیەکانی حکوومەت کەرتی تایبەت هەموو ئەوانە پێویستە دامەزراوە دینیەکان مامۆستا بەڕێزەکانی بواری ئاینی و ئەمانە هەمووی پێویستە کە ئەم ئالوودەبوونە تەمان هەموو ئالوودەبوونێک جەنابتان دەزانن هەموو ئالوودەبوونێک بڵین لایەنی نەرێنی و سەلبیات و نێگەتیڤی زۆری هەیە چونکە ئەو کەسە دوور دەخاتەوە لە ژیانی تایبەتی خۆی بەرەو بەردەوامی لەسەر بابەتێک دەدا کە زیادەڕەوی تێدا ئالوودەبوون چییە یعنی تۆ زیادەڕەویت کردووە ئیفراتت کردووە لە بابەتێک کە پێویست نییە زیادەڕەوی تێدا بکەیت یعنی کە تۆ پێویستە لە 24 سەعاتەکەدا نیم سەعات سەعاتێک 2 سەعات بەپی ئیشەکەت 3 سەعات پێویستە لەسەر سۆشال میدیابی کە ئەمە تێپەڕی کەواتە دەبێتە ئالوودەبوون دوورت دەخاتەوە لە ژیانی کۆمەڵایەتی لە کارەکەت خەوت تێک دەدات تەندروستی چاو مێشک ئەنی کۆمەڵێک کاریگەری هەم تەندروستی هەم دەروندروستی و هەم کۆمەڵایەتیشی هەیە و کاریگەری هەیە لەسەر پەروەردە و خێزان و منداڵ و لایەنی کۆمەڵایەتی و ئەوەی کە پەیوەندی هەیە بە ژیانی هاوسەرگیری و ئەم شتانەشەوە بۆیە ئەم ئالوودەبوونانە ئیتر ئالوودەبوون بێت بە جگەرە بە مادەی هۆشبەر ئالوودەبوون بێ بە هەر شتێک ئەم ئێستا لە دنیاشدا کە مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشال میدیاشی هاتوتە سەر بە هەمان شێوە زیانی هەیە ئەگەر لە حەد و لە سنووری پێویستی خۆی تێپەڕێ بەڵام هاوکار لەگەڵ ئەوەدا سۆشال میدیا سەرکۆکانی سوودی زۆریان هەیە گەر باشی بەکاربهێنرێ لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی فێربوونەوە لە ڕووی زانینەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە تەنانەت بەهۆی هاتنەکایە یان پێشکەوتنی زیاتری زیرەکی دەستکرد و کاربەرنامە و ئەپلیکیشنە جیاوازەکانی زیرەکی دەستکردەوە ئێستا سوودەکانی زۆرتر بوون چونکە تایبەتمەندی و خزمەتگوزاریەکانی سەرکۆکانی سۆشال میدیا ئەو سوودانە زیاتر کردووە. جا دکتۆر دواتر یەینە سەر بابەتی زیرەکی دەستکرد و بابەتانی تریش بەڵام جارێ ئێمە خۆمان بەدەست سۆشال میدیاکەوە ناڵێنین بە تۆزێک زیاتر قسە لەسەرم بابەتی سۆشال میدیا بکەین لە پشت جەنابتەوە کۆمەڵە کتێب هەیە کۆمەڵێک بابەتی جوان هەیە کە لە پشت جەنابتەوە وەکو کتێبخانەیەک ئێمە بینین و لە شاشەکەەوە دیارە جا ئەمێ پرسیارەکە ئەم پرسیارە ئاوا بکەین یعنی ڕەنگە ئێستا تەلەبەی زانکۆ هەبێ خوێندکاری زانکۆ هەبێ کە 2-3 دانە لەو کتێبانی پشت جەنابتیشی نەخوێند بێتەوە بەڵام شەو و ڕۆژ مۆبایلەکەی بەدەستەوەیە خەریکی ئەم بابەت و ئەو بابەت بڵاوکردنەوەی خەریکی چات و قسەکردنە کە ڕەنگە کێشە بۆ خوێندنەکەشی دروست بوو وەکو لەگەڵ سانایە باسیشتان کرد تووشی ئالوودەبوون بوو بێ چۆن یعنی دکتۆر کە لەگەڵ هەر بەرپرسێک یا لەگەڵ هەر شارەزایەک لەگەڵ هەر پسپۆڕێکا قساکەی ئەڵێ ئەمە ئیشی پەروەردەیە ئیشی خوێندنی باڵایە ئیشی مامۆسایانی ئاینیە کەی ئەم ئیشە دەست پێیەکا بۆی ئەم بابەتانە چارەسەر بکرێ یعنی کەی
پسپۆڕەکان کەی بەرپرسەکان کەی وەزارەتەکان هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم کارانە بۆ ئەوەی هیچ نەبێت خوێندکارەکانمان هیچ نەبێ و کەسانەی کە یعنی ڕۆژانە لە بەردەوام لەسەر تۆڕەکانی کۆمەڵاتین تۆزێ هۆشیار بکرێنەوە. وڵای دەبە ئێستا دەست پێ کردایە وەکو بەڕێز ئەی بۆ دەست پێ ناکات بەڵام کەی دەست پێ دەکا ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک هۆکارەوە یەکەمیان تێنەگەیشتن لە کاریگەریە نەرێنیەکانی ئەم بابەتە تێنەگەیشتنی قوڵ لەو بابەتە کە ئەمە تووشی چ دەردەسەریەکمان دەکانەوەیەکمان بۆ دێنێتەکایەوە نەوەیەکی نەخوێندەوار نەوەیەک کە تا ڕادەیەکی زۆر تەنها پشت دەبەستێت بە هەندێک ئامراز و سەرچاوی جیاواز. بەڵام لە هەمان کاتدا شتێکی تریش هەیە کە پەیوەندی بە سروشتی نەوەکانەوە هەیە. ڕەنگە ئەو نەوەی ئێستا کەمتر خولیا و ئارەزووی خوێندنەوەی کتێبی هەبێ بە شێوەی هاردکۆپی، بەڵام بۆ مانایە نایە کە دوورکەوت بێتەوە لە خوێندنەوە، چونکە ئێستا ئیبووکیش هەیە. ئیبووک واتە کتێبی ئەلکترۆنی. کتێبی ئەلکترۆنی بەردەوام لە گەشەکردندایە کە تەنانەت پێشکەوتنەکانی تەکنەلۆجیا و ئەو کاربەرنامە و ئەپلیکیشنانە بە شێوەیە گەشتووە کە ڕاستە نزیک نابێتەوە لەو واقعە ڕاستەقینەیە، هەر واقعە مەجازیەکەیە، بەڵام ئیبووکیان وا لێ کردووە یان کتێبی ئەلکترۆنیان وا لێ کردووە بۆ نمونە هەڵدانەوەی لاپەڕەکانی خشەیەکی بێ وەکو هی کتێب، بۆ نمونە پەڕی کتێبەکان زەرد کردووە بۆی نزیک بێلەوە. ینی بە جۆرە لە جۆرەکان خەریکی ئەوەن کە نزیکی کەنەوە، طبعاً نزیک نابێتەوە لە واقع ئەو ڕوحیەتە دروست ناکات لەو بڕایە ئەو ڕوحیەتە دروست کاکە ئەو ڕوحیەتە دروست نابێت. نازەحمەتە، چونکە مەسەلەی کتێب مەسەلەی بەرکەوتنە، تۆ دەست لێدانە لە کتێب بۆنکردنە. کتێبی زەردە مەسەلەن پەڕەی سپیە، پەڕەی زەردە، پەڕەی بۆرە، بەڵام ڕەنگە شتێکی تریش هەیە وەک چۆن زەوق و سەلیقەی جیلەکان نەوەکان چێژینەوەکان دنیابینینەوەکان جیاوازە لە کتێبیشدا لە کتێب خوێندنەوەشدا جیاوازە. ئێمە ئەوە نەسەپێنین بەسەر نەوەیەکی ئەمڕۆ مەسەلەن منداڵەکەم کە 14 ساڵە 16 ساڵە 18 ساڵە بڵێم وەکو من کە منجیلینەوەتەکانم بە هەمان شێوە کە ئەو کاتە سۆشال میدیا و ئینتەرنێت و ئەمانە نەبووەوە بخوێنێتەوە. ڕەنگە ئەو کاتە هەش بواە، ینی ئێمەش لەو کاتە بووینایە هەر ئاوا بواە. بۆیە ئێمە دەبێت بیگونجێنین باشیکەین. بۆ نمونە هەوڵ دەین کە سۆشال میدیا هەیە، ئیبووک هەیە، زیرەکی دەستکرد هەیە، مەسەلەن ئەپ و کاربەرنامە جیاوازەکانی بواری هەواڵ و سیاسەت و کۆمەڵایەتی و فێربوون و زمان و ئەمانە هەن منداڵەکانمان گەنجەکانمان هەرزەکارەکان باش بەکاری بێنن. بەڵام وەکۆی بڵێ لیان قەدەغەکەین و بڵین ئەمە خراپە و تەنها کتێبە و ئەمە جۆرێک لە نامۆبوون دروست دەکات، جۆرێک لە بەرکەوتنێکی خراپ دروست دەکات کە دوور دەکەوێتەوە لەلایەنە باشەکانی سۆشال میدیا. باشە دکتۆر، یەکێک لە مەترسیدارترین کاریگەریەکانی سۆشال میدیا ئەویش ئەوەیە کە فێک نیوسە، هەواڵی ناڕاست بڵاو دەکرێتەوە یاخود زانیاری ناڕاست بڵاو دەکرێتەوە. من بۆ نمونەکە دەڕۆم بۆ شتێک دەگەڕم یاخود بۆ سەرچاوەیەک لە هەر جێگەی و بە جۆرێک نووسراوە، بۆ نمونە لە ژمارەدا یاخود لە شوێنێکدا لەسەر هەر وردەکارێکی تری هەر بابەتێک بێ لە هەر سایتە و بە جۆرێکدا. ئەمە کێشە و گرفتی دروست نەکردووە بەگشتی بۆ کۆمەڵگە و بە تایبەتی بۆ خوێندکاران بۆ وەرگرتنی زانیاری. وەکو بەڕێزت ئاماژت پێدا سۆشال میدیا هەم لایەنی ئەرێنیشیە و نێرێنیشیە، ئەرێنیەکانی وی کە دەتوانین زانیاری وەربگرین، بەڵام چۆن خۆمان بپارێزین لەم هەواڵە ناڕاستانە. بەڵێ ئەمە دەچێتە چوارچێوەی ژینگەی هەواڵ و زانیاریەوە. ژینگەی هەواڵ و زانیاری پسپۆڕانی بواری گەیاندن و ڕاگەاندن بەردەوام جەخت لەوە دەکەنەوە کە ژینگەی هەواڵ و زانیاری هیچی کەمتر نییە لە ژینگەی سروشتی. کاتێک ئەو ژینگەیە پیس بوو ڤایرۆسی تێکەوت ئەوە خەڵک تووشی نەخۆشی و پەتا و درم و ئەمانە دەبێت. لە ژینگەی هەواڵ و زانیاریدا چی هەیە؟ زانیاری شێوێنرا و زانیاری هەڵا، دیسئینفۆرمیشن و میسئینفۆرمیشن، ئەوەی کە ئەم دوو چەمکە زۆر باز دەکرێت و دەیان توێژینە و سەدان توێژینەوەی لەسەرا، یان فەیک نیوس ساختە هەواڵ، یاخۆت بڵین ئەوەی کە پێی دەگوترێت دیپ فەیک کە ئەمە تۆزێک ئەولاترە لە
ساختە هەواڵ کە ئەویش ساختەکردنی قوڵە ڤیددیۆ و پارچە ڤیددیۆ بە جۆرێک ساختە دەکرێت بۆ نمونە لەسەر خۆت بیکەن خۆشت ڕەنگە بڕواکەی وابزانانی کە ئەمە تۆی وەکو چۆن لە چەند ساڵی ڕابردوو سەرەتاکانی بوو ڤیددیۆی بارەک ئۆباما دەرکەوت کە دوو لە ڕووی بینەران بەلەقا دەرگایەک دەکاتەوە لە کاتێکدا ئەمە ڤیددیۆیەکی فەیک بوو ساختە بوو بۆیە هەموو ئەمانە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا کە ئێستا زیرێکی دەستکرد هەیە دەبێت چاوەڕێی زیاتریش بکەین چاوەڕێی زۆرتریش بکەین ئەمە بەچی چاک دەکرێت دیسانەوە تاکید دەکەمەوە کەواتە دکتۆر دەتوانین بڵین دەتوانێت گرژی و ئاڵۆزی ناکۆکی سیاسی لە نێوان وڵاتاندا دروست بکات پەروەردەی میدیایی چاک دەکرێت بە خوێندەواری میدیایی چاک دەکرێت ئەمە بۆیە زۆر گرنگە ئێمە خوێندەواری میدیایی خۆمان و دەوروبەرمان گەنجەکانمان زیاد بکەین بەردەوام چونکە ئەم لێشاوی زانیاریە بەردەوامە ڕۆژانە بە چرکە بە خولک لە زیادبووندایە. بەڵێ دکتۆر مادام لەگەڵ سانە دەستان بەم بابەتی فەیک نیوس و هەواڵ و ئەمانە کرد بە تازا لەسەرم بابەتە بمێنینەوە لە ئێستاە کۆمەڵێک پیج و ئەکاونت و تۆڕی کۆمەڵایەتی هەن کە وەکو دەستگایەکی میدیایی خۆیان ناسێنن جەنابە پسپۆڕەکە و ڕاگەاندنە و زۆربەی ئەوانی کە لەو شوێنانەشی شەکەن کەسی ئەکادیمی نین یاخود ڕاگەاندکار نین لە ئیتیکی ڕاکاری ڕاگەاندنی و ڕۆژنامەنووسی هەر نازانن بەڵامی تر فەیسێکی هەیە لەواچێ بەوەی فەیسەکەەوەی بێ یاخود بەوەیەوە بێ لایەنێکی مادی هەیە سەپۆرتێکی مادی هەیە کە دانیشتۆ ئەکاونتێکی دروست کردووە ئەمانە چ کاریگەریەکیان هەیە لەسەر هەواڵ و زانیاری یاخود لەسەر کەسێک کە بە ئەکادیمی خوێندنی ڕاگەاندنی خوێن و کاری ڕۆژنامەوانیە کات بەڵام لەولا بینی کابرا بە مایکێکەوە لە بەردەم بەرپرسێک ئاوەستاوە پرسیاری جدیشی لێکات و بەرپرسەکەش بە جدی جوابیاتەوە کە ڕەنگە دواتر سەر تاپای هەواڵەکەی بشێوێنێت و بۆ جۆرە دای ڕێژێتەوە کە خۆی مەبەسێتی ئەمە چه کاریگەریەکی ئەبێت؟ وەڵا لە دوای پێشکەوتنی زۆرتری ئەو ئامرازانە و سۆشال میدیا و پلاتفۆرمەکان مانای کاری ڕۆژنامەوانی گۆڕانکاری زۆری بەسەردا هات ئەوەی کە ستیزن جۆرنالیزم پەیدا بوو واتە ڕۆژنامەوانی یان ڕۆژنامەنووسی هاوڵاتی مۆجۆ ینی مۆبایل جۆرنالیزم یاخۆت ڕۆژنامەنووسی مۆبایل و ئەمانە وردە وردە گەشەیان کرد زۆر بەرەو پێشەوە چوون لە پاڵیدا ڕۆژنامەنووسی ناپیشەیش پەیدا بوو کە ڕۆژنامەنووسی ناپیشەیی چی ئەوەیە کە لە دامەزراوەیەکی پیشەیی دیاری ناسرا و کار ناکات تەنها لە وەکو چالاکوانە یەک و چالاکێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان کار دەکات لایف دەکاتەوە هەواڵ بڵاو دەکاتەوە ئەمانە ناتوانین بڵێن ئەمانە ڕۆژنامەنووس نین بەڵام ناشتوانین بڵێن ئەمانە ڕۆژنامەنووسی پیشەین چونکە ڕۆژنامەنووسی پیشەیی خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی دیاریکراوی خۆیەتی کە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا لە پێش هەمویانەوە ڕەچاوکردنی بنەماکانی ئاکاری پیشەی ڕاگەاندنە لە بەرپرسیارەتی و ڕازگۆیی و وردی و بابەتی بوون و ئەمانەوە بگرە تاکو و ڕەچاوکردنی ژیانی تایبەت و هەموو بنەما و پێوەر و پرەنسیبەکانی تر. بەڵێ دکتۆر سپاس بۆ دکتۆر هێرش ڕەسوڵ مامۆستای زانکۆ پسپۆری ڕاگەاندن کامبانیا ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵماناوەی سپاس بۆ زانیاریەکانت.